بینەرانی خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەیە و هەڵتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە سەعیدی یەگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیتمان لەگەڵا قسەباسەکەین سەبارەت بە ئەوزاعی نالەبار و نابەسامانی اقتصادی ئێران. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم بۆی ئیتمینان لە دەنگ سەعید یەگانەگە دەنگی بنەویسی زۆر خۆشاتی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس دەکەم دەنگتم هەیە سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەران زۆر سپاس بۆ داوەت دەم. سەعید یەگانە حەزەکەم لە گۆشەنگای تۆ ئەوزاعی اقتصادی ئێران تۆ چۆنی ئەبینی؟ ئایا دوورنەمایەک بەرەو باشی و مثبەتبوونی ئەو ئەوزاعی نالەبارە اقتصادی ئێران بەرەو کوێ پێت وابێ ئاڵوگۆڕی مثبەتی بەسەرادێت یا بەهۆی حاکمیەتی جمهوری ئیسلامی و ڕۆژ بە ڕۆژ و ساعات بە ساعات خراپترە بێ؟ بەڵێ وەزیەت اقتصادی ئێران خۆ هەر مشاهدەیەک زۆر سادە بە وەزیەت اقتصادی ئێران مەسەلەی گرانی و تەوەڕۆم خۆ نیشانە دەدات کە وەزیەت اقتصادی ئێران زۆر نالەبارە و ئەو جۆرە کە مشاهدە کردێت عەلیڕەغم ئیدعای دەوڵەت ڕئیسی کە ئەخیرەن وتیگە ئێمە دەستاوردگەری شگفت ئەنگیزمان بووگە لە بێسڵە ئاغاز مەدارس دیکە مەدارسکە تارانە باسەوەی کردگە وەزیەت اقتصادی حتا لە دەورەی ڕئیسیان نسبەت بە دەورەگەل قبل زۆر خراپتر بووە. یعنی بحران تەشتیتۆ بووەسەوە، تەوەڕۆم تەشتیتۆ بووەسەوە، بۆ نسبەتە گرانی بە ئیسڵا تەشتیتۆ بووگە، یعنی 24 ساعتە تۆ شاهد بە ئیسڵا خراوی وەزیەت اقتصادیت و بۆ نسبەتە خۆ واقعیت زندگی مردم اقتصادی معیشتیان ڕۆژ بە ڕۆژ ئەچێتە خوار و تەنزل ئەکات. وای لێ هاتووە کە ئەلان تۆ ئەگەر مەسەڵەن تماشا ڕۆزنامەگەر ئێران بکەیت نەزەر اقتصاددانەکان جمهوری ئیسلامی کە کەسی وەک ڕاکفەر کە زۆر معروفە یا فڵان ئوستاد دانشکە و ئەمانە بەدەلیل موقعیت اقتصادی جامعانەوەی کە هەلە بۆنبەستە هەر ڕێگە حەلێک ئەدەن هەر سیاسەتێک اتخاذەکەن دوای ماوەیەک واقعاً بۆنبەستە ڕووبەڕوێ. مەسەڵەن یەکێکیانێژن مەسەڵەن ئەشێت ئەرزی ئێران بۆی کە سەرمایەداریگەر مەسەڵەن لە دۆرەیەکە بە لە دۆرەهین ئەوە بۆ ئەرز 4200 و بەخاطر ئەوە سەرمایەدارگەر بتوان سەرمایەگوزاری کەن و ئەژناس واردکەن و چزانم سەد تۆلید بۆ نەسەر بۆ ئێعتبارە مەسەڵەن کار تۆلید کەن، ئیشتغال تۆلید کەن وانە مەسەڵەن دایک نەزەری وەسەکە خۆ دەوڵەت بەدەلیل موقعیت اقتصادی و بودجە کەمبودی کە دەوڵەت بودجێ دەوڵەت بووی دەوڵەت ئێستا ڕایسێمەی حەز کرد. مەسەڵەنێکی لە کارشناسەکان ئەژێ دووبارە ئەشی ئەمە دووبارە بێتەوە بازار بەم نرخەرعان دولار هەسی مەسەڵەن 50,000 تمان خۆ سەرمایەدارن ناتوانن ئیمکانەوەیانە نییە ریسکی زۆرە بۆیان کە هەم سەرمایەگوزاری کەنە داخڵە هەمووی کە بتوانن مەسەڵەن سەرمایەگوزاری خارج واردکەن کە بۆ تۆشی زۆر مەحدودە. یەکی کێژێشی تەوەڕم بێرتخواد یەکی کێژی بالاخره بەرنامەی اقتصادی هەفتم دەوڵەت چی لێ هات قرار بوو دەوڵەت هەموو شتێک حەڕاج کە سەرمایە مەملەکەت و بەسڵا لە مۆلدا خەرجیکەن یعنی کارخانە خەڕێنرێت تۆلید بخەنە ڕێگا و بۆ معنا ئیشتغال ئیجادکەن کە بێکاری کەمەوە بنەوە. خلاصە هەر کەم تۆ لەم اقتصاددانە و لەم هنگەل دەوڵەتیە تۆ تماشاکەی نظرێکیان هەست تا نظرێکیان زۆر متەفاوتەی دەکەی چەوەسەکە ئەو نەم بحرانە ئەمیقا ئەو نا بەسڵا ئەم تەوەڕمە هالسەرەوە کە ئەسن بۆیان کە هەش نادرگێ مەسەڵێکیان هەژێت ئەشێت ئێمە لە نەختینەکی دەست بکێشین ئەوەی کە بانگەل بەدەلیل کەمبوود بودجێ دەوڵەت مەسەڵەن هەر ئەسکەناس تۆلیدکەن بدونە پشتوانە ئەمانە باعث کە ئەم تەوەڕمە ئیجاد بکەیت و تۆمانە نظرگەر مختلف دەیلەکەی چۆسە بە نظر من ئەم اقتصادە ئەم هەلە بۆنبەستە هەلە موقعیەتێکەکە هیچ ڕێگە حەلی نابینەوە یعنی تۆ تماشاکەی هەر سیاسەتێک اتخاذەکەن بلا فاست دوایمە کە تۆ بۆنبەستە ڕوبەڕۆی نەوەی کە بە ئێستا گوشایشی لە موقعیت اقتصادی جمهوری ئیسلامیە بۆ وجود نارێ بەڵکو ئەوینی ئەو بحرانگەرە تشتی دەوێتەوە الان بەقڵ خودی بە ئێستا ئامار دەوڵەتی الان تەوەڕم بان 50% چەند ڕۆژ لەمەوبەر بە ئێستا ڕئیس سوپەرمارکت بە ئێستا کە
منك دولتي ومانا إعلامي كركا 50% قطعة خليل مردمات كبروا تبقى أرزيابي كبوجيانا ويكا مردم بوليانية نارم بو خليل مثلا لبنيات ما يحتاجهم يومانا بلا فاصلة دوای دو تكذيبي كرد دوای تحت تأثير بإصلاة من الوقت الأمنيتي دسكاكر إطلاعي في شاريان بوي هاولو تكذيبي كردوتي نا أما الشيعي معاناة زيت انقلاب وانية درسة قدرت مردم خليتها أتكسر خوارة ولي مصر مثالي هاور دايود أكل جاهل مصلون لدى السوبر ماركتان مردم أتشون تو بس ما كانوا الروبياني سن مصر يسن بسيكر سين بو معناها أتكخوارة ولي ويكا 50 درس أصلا وان يوما كارك ما بيجم خليكن بوسيلي سركو بإصلاح اختناق ومعنى خليكن أم موقعية اقتصادي ومعيشتي شا هل بإصلاح سركوبة كان بويك درز نكاد وهر كام لما مسؤولين دولتي رزي با خطاب كان كاش بادابنن بلا فاصلة في شاريان بوتن كتكذيبي كانوا وري بقرنوا الآن برنامج اقتصادي دولة حفتم دولة كبإصلاح دولة ششم اقتصاديين دولة روحاني بو حفتم هنين بإصلاح دولة رئيسية الآن خودي نمايندگار دولت اعتراض کردن و مجلس بوچه سکوت تانکرد بوچه هیچ ناجن ام برنامه چی دهد آیا قراره دولت رئیسی ششتا به اصلاح برنامه اقتصادی دوره ششم روحانی دوباره ادامه بدات بیبات بروا بالاخره بو بچی گرک ما بیجم قرار بو ام برنامه هفتم اقتصادی دولت هموش تکی هراش که وقت دوره گل گذشته که به اصلاح هتشتیان خصوصی سازی کرد ودان بأغازات كانوا كسكر خيانو وكنمونة حفتة أم جورشتانا كان واقعا دولة بديلك بوجهة تأمين كان ويك مثلا حقوق بازنشستكي تأمين كا يا ويك تورم بير تخوارو يا كأجناس أرزان كا يا كسات معيشة مردم مقدار بيهود بياكد برعكس توا مشتانا كدولتك بنظر إيش لم شرائطها أو بخاطر وسا بوجهة دولة خوي تأمين كان نيلوي نظامي نيلوي بسيجي ويك بخاطر جان مردم ولا أصلاً قصدي أوني حتى أجر جريكي بمثلاً برنامج اقتصادي جرو قشاش إيجاد كا قيمة أرز بيرت خواروا تورم بيرت خواروا جراني بودرج بيرت خواروا وزير اقتصادي مرد معيشة مرد بالعكس همو تلاشي كي همو سياستي كي همو تقلاكي وسبويكا بوجي خوي تأمين كات وخوي بس الباون قابلي نويكا برحال قشاش لزندگي مردمات حتى لم دورات خدي دولة بنظر من أويك أرز 4280 دابر أويك مرتبش تكان جرانوي خدي دولة أجانا خليك جرانة كلو تاريخ بيت من بعد رامد يبوي ويك بتوانيت بإصلاح بوجه تأمين كا ويك بتوانيت كم بود بوجه تأمين كا مجموعة أمانة الآن سنوق بعض الصديقي هذا هوا هذا بل معلومة السنة وش تشي بدي زور سفرتو ده كان سيدي أنا تأثيراتي أوضاع اقتصادية لباركة دی کۆمەڵگای بەرەو پەرتگا و بەرەو هەڵدێر بردووە تۆ لە قسەکانتا باسیەوەت کرد ڕێگا حەلیان بۆ پەیدا نابێ ئایا ڕێگا حەلیان بۆ پەیدا نابێ یان نایەنەوێ مەسەلە و مشکلاتی اقتصادی خەڵک حەلکەن لەم رابطە بەرحەڵ بۆچوونی تۆ فکری تۆ لەم رابطە لەگەڵ ئەم فەقر و نەداری کە جمهوری ئیسلامی ئەم وەزیەتەنا لەبارەی بە کۆمەلگا تەحمیل کردووە خەڵک دەبێت چی بکەن چۆن ژیانەکەن تزاني شلون خب تأثيرات أم بحران وأم تورم خب أشكتو صار زندگي مردم بطور واقعي تو بقول معروف يجت مردم بالريال حقوقها جرن بدينار بدولار كل خرجكن يعني تو تماشى كي تو أم سياسة اقتصادية مرتب بس مردم أشكت يعني أجر تورمها خب بايس جراني خب جفان مردم خاليته خب بو معنانية كمثلا بو درجة كجرانوية تورم إيجادية مثلا حقوق مردم أشيت السر درستي كبتواني تناسب إيجاد كات لا بإصلاح زندگي مردم بالعكس بو درجة بحران وجرانية أشيت السر خب زندگي مردم تنزل بيا كقدرة مردم قدرة خريد مردم بطور واقعي تبروا أو رئيس بإصلاح سوبر ماركت رقصك واقعي كرجا وتيه 50% وبنزل من فرتر ل 50% قدرة خريد مردم هاتك خوارو بدلي تورم وجراني و ست حقوقك كارمند وبانجستو وكارجر وفقير وفجر وجماعيتي لنتيجة توا أم سياسة قال اقتصادية بنظر من أشكيت وسر خدي مردمة أي دولة جريكية بنظر من دولة جريكية كمقدار جوشاشي ده وزير اقتصادي تو بالآخر أم اعتراضات ونارضايتي وهم اعتصام ومرزل لو جامعك بشكي مسألة اختناق ونبون آزادي ومسألة حجاب ومانا بشكي رتسر
فقر و فەلاکەتی کە بۆ جامعە تەحمیل بووگە بە ئەکسەریەتەوە مردمە تەحمیل بووگە بە هەژار و فەقیر تەحمیل بووگە و تێنە ناو خیابان خۆیان نانان بەرگلولە لە اینجا دەوڵەت ئەگەر بیتوانیە بەنظرم بێمەل نییە مقداری گوشایشی لە زیندگی اقتصادی مردما بۆ وجوو بێرێ تەوەڕم بێرێتە خوارەوە گرانی مقداری بێرێتە خوارەوە مقداری خەرید قدرت خەرید مردم بچێتە سەر بالاخره مقداری چزانم تەناسبی بە وجود بێ مقداری مردم کەم فشار بەسەریانەوە منتها بەنظر من ناتوانێت بەنظر من ناتوانێت بە خاطر گە بحرانەکە ئەو نامی قەت ساڵهای ساڵ خۆیان کێشی هاوردەوە لە لایەکترەوە مەسەلەی تەنیشتێک چزانم دەوڵەتگەل منتەقە ئەمپریالیستەکان ئەمریکا و مەجموعەمانە چزانم بالاخره تەغزیەی نیروگەل ارتجاعی لە منتەقاوە کاشتۆ شعبی و حزب الله ئەمانە کوشتی هەزینە بەردارە خەریکە دەوڵەت جمهوری ئیسلامی گیفان مردم و هەزینەی مردم خەریکە تامینەکە ئەم گشتە نیروە نظامیە بەسیجی کە خسی گیانەوە جامع بەخۆڵ معروف ئەرازل ئەو باشە بە چه تامینەوێ گشتی بەمانە تامینەوێ پوڵێک نامێنێتەوە ئەگەر بێ لە خەزانێکیا بۆی کە زندگی مردمی پێ تامین کە و مائیشەتی پێ تامین کە لە نەتیجە تو هەرێک ئەڕوویتە بەرەوە هەرچی زمانە گوزارێ ئەوینە وەز مردم ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ گیفان مردم ڕۆژ بە ڕۆژ خراپتر سفرێ مردم ڕۆژ بە ڕۆژ خاڵێتەوەی قدرت خەریک مردم و فەقر و فەلاکەت تەشکیل دەبێتەوە وەگەر تۆ اعتراض مبارزێکەوەی جامعە بەنظرم بەشکی مربوطە دقیقاً بە موازیەت اقتصادی و فەلاکەتەکە بە ئەکسەریەت ئەو مردمە هەژار و فەقیر کارگەر و زەحمەتکێش تەحمیل بووکە. سپاس سایدی یەگانە هەموو کۆمەلگای ئێران ئاگاداری ئەم وەزیەتە هەن لە حاکمیەتی 40 و چەند ساڵەی جمهوری ئیسلامیە ئەم سیکلە باتڵە هەر تکرارە بێتەوە بەباری منفیەکە تەغییراتی مثبت کە ناکا هیچ ڕۆژ بە ڕۆژ و دەور بە دەور و ساڵ بە ساڵ خراپترە بێ لەم رابطە خەڵک دەبێت چ بکەن چۆن ئەتوانن ئەم ئاهە ساردانەی کە بۆ ئارزۆ تەحقق نەیافتەکانیان سەعات و دقیقە هەڵیەکێشن لەم هەموو مەحرومیەتەکە هەیانە ڕێگای بروونڕەفت چییە لەم وەزیەتە ئەمە دوای 40 و چەند ساڵ کوتمان ڕۆژ بە ڕۆژ ئەوضاعەکە خراپترە بێ ڕێگا حەل چییە دەبێ خەڵک چ بکەن دەزانین چۆنە بەنظەم ڕێگە حەل مردم نیشانیاندا تۆ ئەگەر ساڵ گوزەشتە تەماشا بکەی اتفاقێکە کەف لە ئێرانە شەڕێکە دەستی پێکرد جنگ کە دەستی پێکرد عەلەی جمهوری ئیسلامی لەناو ئەو جامعە کە ئێمە ناومانیا خیزش انقلابی دوای قەتڵ دەوڵەتی ماسا ئەمینی دقیقاً ڕیشەی هەر ئەم مەسالەسە کە من تۆ الآن دەقیقە ڕۆژێکە خەریکن باسیکەین مەسەلەی فەقرە مەسەلەی فەلاکەتە مەسەلەی عدم تأمين معيشة أكثرية مردم أو جامعة عدم أمنية شغلية مسألة نبون آزادية مسألة استنبار جنانة مسألة حجاب إسلامية دقيقاً اتفاقي كالإيرانا كشركة دسي بكر ريشي دقيقاً لما نوتي تو هالغري توبرو دوايج نظر من اتفاقي كلا ديمانو ششاكا فارا وبو لأبان مانا كخوينيان رجان لو خيابان قلا ستان فريان كشت لەسەر گرانی بنزین بوو وەلێ ڕیشەی هەڵەگەڕێتەوە بە هەر بێسڵا فەلاکەت و فەقرەکە تەحمیل بووگە بەکسێت مردم لەو جامعەوە ئەم خیزش انقلابیەخی 1 ساڵ گوزشتی چکە ئەم تەنیشە ئەم شەڕە بە شێوەگەر مختلفێت تا ئەدامەیە ئەس ئەلاڕەغم سەرکوو و وحشەتی کە جمهوری ئیسلامی گەر دقیقاً ڕیشەی لەوە هەست ڕێگە حەلیش هەست بە نەزەر من تا زمانێک کە جمهوری ئیسلامی مۆزە هەست و تۆ تجربه ثابت بووگەکە بالاخره ئەم ئەوزار وە ئەدامە پێیاکە ڕۆژ بە ڕۆژ گرانی و تەوەڕم و فەقر و بۆ موازاتە قەتڵ و مەساب ئیجتماعی و چزانم خۆدکوشی و مەجموعەیەوانە خەریکە فرەفرەتەوێتەوە دلیلی بە نەزەر من ئەو وەقت لەو جامعە تەحمیل بووگە یعنی تۆ نەئەمنیەت شغڵیت هەست نەئەمنیەت معیشەتی هەست نەئەمنیەت گیانیت هەست هیچ گونە ئەمنیەتێک لە جامعە نییە و ڕاستیەکەی هیچ چشمەندازێک نییە وجودی نییە کە مەسەڵان 1 ساڵ ئایندە 6 مانگ ئایندە مقداری وەز اقتصادیە معیشەتی مردم ئەوەز بێ یاوەی کە جمهوری ئیسلامی عقبنشینی کا لەم زەخت و زۆر و فشارەکە بەسەر مردمە خەریکە تێریتی ومانە ڕێگە حەلی شەست بە نەزەر من ڕێگە حەلی وەسەکە هەرەوەی کە ئەم 1 ساڵ گەزشت شاهد بووین ئیسا بە هەر دلیلێت مردم زۆریان نەشکیە ترانسپۆرت ئیجازە نەدا جمهوری ئیسلامی بۆ پەڕوەحشیگەریەوە بەرخوردی کرد بە مردم سەرکوب زیندان ئیعدام مەجموعەوانە بالاخره بە دەرەجەی فروکشی کردگە منتها ڕێگە حەلی تر نییە بۆ ئەو جامعە بە نەزەر من یعنی حتا تۆ ئەگەر ئومیدێکیان بێ مردم بۆ ئەوەی کە
فەرزکەین مەسەڵەن بەرجام تووە بێت ئاشتی بکات جمهوری ئیسلامی مەسەڵێکی لەو قسەدانەکانە وەسەکە ئێژێت یەکێ لە ڕێگە لە وەسە کە جمهوری ئیسلامی تەنشی کەمەوە کاتەوە مەسەڵەن افتخارەکەن بۆ یەکە تک مەسەڵ عەربستان سعودیە الان مثلا بتوافق جيكنو مثلا ادامه بدات مساله يمن توان لو رابطه حلكن يعني هزينه جمهوريه الاسلاميه بيتخاروا امر حل ان الفاي جمهوريه الاسلاميه منتهى جمهوريه الاسلاميه بدليل موقعيتي فرهني سياستي بنظر من نتوى الى موقعيتها قبل الشنكال لان نتيجه الوقت توتوشا وجامعه كي بتور روشن جمهوريه اسلاميه ثانيه ذلك بالسيما كويك برابر خلق واعتراض ونارضايتي وقيام مردمو دسا بسركو واعتراض وزيدان شکنجه و فضاحت کباریا ورگلا چند مانگی گذشته اما سیاستی که جمهوری بالاخره هر دولتی که دنیا هر چیز دیکتاتوری یا اشی مشکل مردم حل کرد معیشتیان درست کرد اساسیان با وجود بره یا رگکتی نماجزوی که لبنان اعتراض دست به منچنای زور سپاس سایدی گانا 4 دقیقه وقت ما زیاتر نماوه هذا كم برسيارة تركم تولق سكانت عباس يود كركة ديارة بدروس خلق اعتراض ومبارزة خوان ببانهاي إيران دست بكروا رقاي خوان بيا كروا وكو إشارة كلا 1401 نشاني انداوا ولي برسيارة كم نماذا كي وچون دبي بم دور باطلة وحاكميتي رجيم بايان بدن آية أم درجة لاعتراض ومبارزة ونارضايتي كي وسيق كبونجي خوارو تولو جامعة دا بمشكلة ئیدامە بێ پێدوان نەبێت دەیان ساڵی تریش تو لە کێشە و جمهوری ئیسلامی هیچ ئەقدامێکی جدی و بە نەفی خەڵک ناکە و لە حاکمیەتشا دەمێنێتەوە قسەکەی منەوەیە کە خەڵک دەبێت لەوەی تایسن نیشانیان داوە و ئەنجامیان داوە دەبێت چ بکەن بۆەوەی بالاخەرە هەفتاری جمهوری ئیسلامی ڕاکێشن و لە قودرەت بێن نەخوارەوە اتفاقی کەف لە ئێرانە بە نەزەر من هەدەفیەوە بوو کە جمهوری ئیسلامی جاڕووکە بە قەول معروف منتها خۆ زۆری نیشکیە خودی ئەم موقعیەتە نشانیدا لبرانبر حکوومەتێک و کە دەڕەندەس تادیان مسلحە ئەنوا قسەم نیروی سەرکوبی هەست و بە تایبەت لەم تەجروبە بەتۆر واقعی جمهوری ئیسلامی بۆ سەربتووە دوانی گیانی بگرێتەوە دووبارە یعنی هجوومەکە زۆر عەزیم بوو واقعاً تەرەکی گەورە لە جمهوری ئیسلامیە بۆ وجود خودی سەران تو شاهد بووی دنیا شاهدەکە بە ئاشکرا وتیانمە گیان سەلمان بە دەربەر لو خيزش انقلابي كدسي بيكر زور ريش وسيع وزور تنبو زور تيجبو على جمهوري الاسلامي واقعا هدفي شو منتخب خودي تناسق واقع عن نشاني ذاك او درجه لاعتراض ومبارزه ككريا وجمهوري الاسلامي حتى تسراسي بيش كتي برد بنظر من متكافينيا معلومه كافينيا ولبرانبر رجيمي كوكا بتواو نيرويا خوي بسيج كرغ ولم دورا ديمان بو ساوش خيزش انقلابي بسمن شاري وديما تشان كرت دیمان چیان کرد حکومت نظامیان باقی حتی در شهر ساقزه تانیا بردسر زیارتی که مساتیا اسپر دکریه دقیقا لکردستان همو اقدام دستگیری کرد زور واسه فقط بخاطر گروژه اتفاقی که به جمهوری اسلامی اصلا سازمان ملل رئیسی تشریفی بردو بو اینا نازانم و 1001 دانه برنامه ان بو منه گرک ما بيجم زور روشنا عيسى تناسقوا كاشتاوانيه ام درجه الاعتراض مبارزه معلومه كافينيه و لعين حالي شر ريجيتنا ما قصوا مردم تو تماشاكا جيان مردم جيانيانيه يعني روج بروج وزيت مردم خراب تروي اختناق فرتروي بدبختي وبيشاريكي مردم فرتروي نجر ريجيتنا ما سبوا مردم انتخابات يعني تبي ام ريجا بشن منتهى معلومه بم درجه امادگی و بم درجه سازمان یافتگی و بم درجه قدرت کات خیابان کافی نیه دەبێ منەزەرم بەسیجگە زۆر قەویتر بێ زۆر قدرتمەند بێ دەبێ کاریگەر بێتە خاڵ بکات دەبێت احتساب بکەن دەبێ احتساب سەراسەری کەن دەبێ ئەم اعتراضاتە توودەیی بێتەوە دەبێ ئەمەگیر بێت ئەگەر دایسە کەسی تەوهەمی بووگە نسبەت بە جمهوری ئیسلامی کە ئایا کە لەم چوارچەوە کارێکی بالاخره تەلاشی بکەین نیشانیاندا کە ناکردێ نیشانیاندا کە ناکردێت تەجروبە نیشاندەی کە ناکردێت لە نتیجەوە کەسیشکە تەوهەمی بووگە بەنظەرمەشی تەوهەمی بۆڕگێت الآن نتنيا طبقة كاريجر وزحمة كيش وحاشي نشين حتى طبقة متوسط وجودينية مع علمي كتابة طبقة متوسط بإمرأتك نوع طبقة كاريجر بديل فقر معيشتك بتحب در مداغن كهيتي ومعنا لأن نتيجة بالنزل من دبي هيج ريجنا ما سوى انتخابات النتيجة شيء بقدرة فرتروبيت من كاريكي زور سخته جمهوری اسلامی 1001 دانه سری هست 1001 دانه برنامه هست منتها به نظر من امرد ماید لم دوره انقلاب خیزش انقلابی نشانیان ده یا ثابتیان کرد هم با افکار عمومی دنیا هم با مردم که متوهمن هم با مردم که اترسن و مشکلیان اسمان نشانیان ده که اکرگی لبرامر حکومت درنده دی آوای چوا
بیتەمەیان مبارزەکەی بیڕوخێنی معلومە خۆب هەزینە هەیە کاروەکە متاسفانە هەزینەماندا دەها جوان گیانیان لەدەستا لەو ڕێگا هەزاران کەس زیندانی کردیان تەجاوزیان پێکریە گشتەمانە هەستمون تا حقیقەتەن انتخابێت لە بەرامبەر جامعە وجودی. زۆر سپاس سایدێگانە وەختەکەمان تەواو بووە دەنا پرسیار زۆر ئەسپاس بۆ تۆزەکان بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆ تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست هاتینە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەگەڵمان بن بۆ بینینی ئیدامەی بەرنامەکان کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم.